بەداخەوە بێ بڵێن نەخشەڕێی کارکردنی حکوومەتی هەرێم نەخشەڕەیەکە کە شوێنە دوورە دەستەکان زۆر ناخوێنێتەوە. ئەگەر سەرنجبەی مەسەرەن هەموو پرۆژەکان لە سنووری یام شارە گەورەکان یان قەزا گەورەکانە، بەڵام شوێنێکی وەکو پێنجوێن کە دەواازەی هاتنە ناوەی کاڵاوە گەشتیاری دوو مەرزی سەرەکی لە سنوورەکایە بۆ سنووری پارێزگای سلێمانی، لە ماوەی ئەم 10 ساڵا بەردی بناغی پرۆژەیەکماندانە ناوە، جادەیەکی باشمان نەکردو، پرۆژە وەستاوەکانمان نەخستۆتەوە گەڕ، هەرچەند ئێستا وردە هەندێ هەنگاو هەیە، بەڵام ئەم هەنگاوانە هەنگاوی زۆر گەورە نین بەنسبەت پێنجوێنەوە، چونکە ئەو داهاتەوە ئەو شتانەی لە پێنجوێن ناپەیە ئەکرێت زۆر لەوە زیاتری مستحقە بەدەلەوە وەکو داهاتی مەرزەکان پێنجوێن سێ جار تەختی زەوی کراوە و خەڵکێکی قوربانی دەری لێیە، ئەمە هەمووی هۆکارن بۆ ئەوەیە بێ ئەم شوێنە دوورە دەستانە خزمەتی زیاتری کرێ، بەڵام بەداخەوە ئەوەی کە بینی لە کارنامەی حکوومەتە ئەم شوێنانە بە تەواوەتی پەراوێزخرا. لە ئێستا دقیق نازانم، بەڵام جاران هەرچەند ئێستا بە تەئکید داهاتکەمی کردو گومانم نییە لەوە، بەڵام جاران لە ساڵێکە ئەچووە 200 ملیاردا 260 ملیار، بەڵام ئێستا من ئەو کاتە بۆ خۆم لەوێ داوامەکرد ئاگادار بووم، بەڵام ئێستا لە ڕاستیە دڵنیام ئەو داهاتە لەوە زۆر زیاتر کەمی کردو.